ڕۆژتان باش و بەخێر بێن بۆ بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەلی کوردستان من ڕێبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارم چنوور و هاوکارانمان لە کۆنتڕۆڵ بورگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بەڵێ سڵاتان لێبێت بانیتان باش. لە بەرنامەی ئەمڕۆمانان جگەلەوەی کە چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان هەیە دوو تەوەری سەرەکیشمان هەیە کامڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین و بە کورتی ئاماژەی پێدەدەین. یەکێک لە تەورەکانمان باس لە ڕۆژی جیهانی هۆشیاری مەترسیەکانی مین دەکەین کە چواری چوار دەستنیشان کراوە بە ڕۆژی جیهانی هۆشیاری تەندروستی مەترسیەکانی مین. ئەمە تەوەریکیان و تەورەکە تریشیان تایبەتە بە مەرج و پێوەرەکانی وەرگرتنی خوێندکاران بۆ ماستەر و دکتۆرا و دبلۆمی باڵا. دواتر بە وردی لەسەر بابەتەکان میوانمان دەبێت و گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکان دەکەین. دەستخۆش چنوور جاب کۆمەڵێک بورگە و راپۆرتی جیاوازمان هەیە. یەکێک لەوانە راپۆرتێکمانە لەسەر توشبووەکی شێرپەنجە کە ماوەی 2 ساڵە تووشی شێرپەنجە بووە لە نەخۆشخانەیە لە میسر، بەڵام هەر لە نەخۆشخانە توانیویەتی بڕوانامەی دکتۆرا بەدەست بێنێ. راپۆرتێکە دەربارەی ئیرادەی بەهێزی هاوڵاتی یاخود مرۆڤ دەتوانێت هەموو کارێک بکات و لە هەموو دۆخێدا. توێژەرێکی میسری توش بوو بە شێرپەنجە لە چاودێری چەر لە نەخۆشخانەیەکی مسردا بڕوانامەی دکتۆرای لە کۆلێژی بازرگانی زانکۆی ئەزهار بەدەست هێنا. ئەمەش بووە ڕووداوێکی ناوازە لە ناوەندە ئاکادمی و میدیا زانستیەکاندا. توێژەر مەحموود وەهبە مامۆستای یاریدەدەر ئامار لە کۆلێژی بازرگانی کوڕان لە زانکۆی ئەزهەر دوای ئەوەی لە مانگی 1 ساڵی ڕابردوودا تووشی نەخۆشیەکی دەگمەن بوو گواسترایەوە بۆ نەخۆشخانەی ئەلمەقالون العەرەب لە ڕۆژهەڵاتی قایرە لەگەڵ ئەنجومەنی کۆلێژ و زانکۆکان ڕێکەوت لەسەر ئەوەی لیژنەیەکی گفتوگۆ لە ناو ئەو نەخۆشخانەیەدا بۆی ساز بکرێت. بە گوێرەی ڕۆژنامەی ناوخۆیی سەدی ئەلبلد گفتوگۆیەک لەسەر تێزی دکتۆرای توێژینەوەکە بەڕێوە چوو بە ئامادەبوونی پزیشکانی پسپۆر بۆ چاودێریکردنی بارودۆخەکە. هەروها لە کاتی گفتوگۆکەدا بەهۆی سەختی نەخۆشیەکەیەوە ماوەی گفتوگۆکە تەنها 2 سەعاتی خایاندووە و لیژنەکە بڕوانامەی جیهانی دکتۆرایان لە ئاماردا پێبەخشی. بەوتەی محەممەدی برای وەهبە ماوەی 2 ساڵە تووشی شێرپەنجەی ئێسک بووە. ئێستا لە نەخۆشخانەیەکدا لەسەر جێکەوتووە و چارەسەری کیمیایی و تیشکی بۆ دەکرێت. چواری هەموو ساڵێک دەستنیشان کراوە بە ڕۆژی جیهانی هۆشیاریەکانی مەترسی مین کە ئەم ڕۆژە لەلایەن ڕێکخراوی نەتەوەیەگرتوەکانەوە دەستنیشان کراوە و لەم ڕۆژەدا چەندین چالاکی لەسەر ئاستی جیهانی بڵێ هۆشیاری دەدرێت، چەندی چالاکی ئەنجام دەدرێت. هەڵبەت هەرێمی کوردستان و عێراقیش بە هەمان شێوە. زیاتر ئەم ڕۆژە بۆ ئەو وڵاتانەیە کە ڕێژەیەکی زۆر لە خاکەکانیان مینڕێژ کراوە یاخود مینی تێجا چێنراوە، هەر ئەم ڕۆژە زیاتر بۆ ئەوان دەستنیشان کراوە تا هۆشیاری بڵاو بکرێتەوە دەربارەی مین و مەترسیەکانی مین. لە هەرێمی کوردستان و عێراقیشدا بەهۆی ڕژێمێک لە دوایەکەکانی عێراق و لە ماوەی ساڵانی ڕابردووشدا بەهۆی شەڕی داعشەوە بۆ جارێکی تر خاکی بەشێکی زۆری خاکی کوردستان و خاکی عێراق بۆ جارێکی تر مین ڕێژ کرایەوە. جا ئەمڕۆ لەم بەرنامەیەدا و لەم تۆردا باز لە هۆشیارەکان دەکەین زانی چالاکیەکان چین و لە هەمان کاتیشدا ڕووبەری ئەو ڕووبەرانی کە لە هەرێمی کوردستان و لە عێراقدا کە مینڕێژ کراوە چەنەوە چەنی پاکراوەتەوە ئەو کێش و گیر و گرفتانی کە دەکەوێتە بەردەم دەستگای کاروباری مینچین و کار و چالاکیەکانە بە شێوەیەکی گشتی چۆن و لە چاسیدا لەسەر بابەتە لە هەر نەتەوەیەگرتوەکان خۆشی هۆشداری یاوە، ئەنی لە وڵاتانەی کە ڕێژێکی زۆر مینیان تێدایە و وڵاتی پیس بوو بە مین ناو دەبرێن ڕۆژەکەش زیاتر بۆ ئەوان دەستنیشان کراوە. عێراق یەکێکە لە وڵاتانە و بێگومان ینی هەرێمی کوردستانیش چونکە هاوسنوورە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و جەنگی هەر ساڵی کۆماری ئیسلامی ئێران کاریگەریی گەورەی هەبوو و ئەوان جگەلەوانش کە تۆ باست کرد. بەشێکی زۆری مەڕێژەکەش کەوتەتە سنووری پارێزگای سلێمانیەوە. بەڵێ میوانێکمان هەیە لەسەر ئەم تەوەرە گفتوگوی لەگەڵ دەکەین بەڕێز کاک موحسین عەبدولکەریم بەڕێوەبەری گشتی کاروباری مین لە سلێمانی. کاک موحسین باری لە عێراق وەرەمی کوردستان مین تاوەکو ئێستا مەترسێکی گەورەیە بۆمان. بەڵێ بێگومان زۆر سپاسانەکەم سپاس بۆ ئەم دەرفەتە هەموو ساڵە دیارە لە ڕێگەی کەناڵەکەتانەوە کە ئەمڕۆ ڕۆژی هۆشیارکردنەوەیە
چواری چوار و شارکردنەوەی لە مەترسیەکانی مین و تەقەمەنی ڕۆژی جیهانی و شارکردنەوەی لە مەترسیەکانی مین و تەقەمەنی ئێوەش بێگومان درێغیتان نەکردووە هەموو چالاکیەکانی ئێمە و هەموو پایامەکانی ئێمەتان لە ڕێگەی کەناڵەکەتانەوە گەیاندووە جێگەی دەستخۆشیە و هەموو ساڵێکیش لە چواری چوارە دیارە یەکەم میوان من میوانم لە لای ئێوە و ئەو بابەتانەی کە زەرورە باس بکرێت لێرەوە باشە سەلامت بن سوپاسانەکەم بەڵێ بێگومان مەترسێکی زۆر گەورەشە بزات لە هەرێمی کوردستان لەبەرەوەی هەر بۆ معلوماتی جەنابتان دوێنێنا پێرە لێرە حادیسە هەبووە لە منطقەی شارباژێر هاوڵاتێک بۆ گوژیگیای بەهارە کۆکردنەوە چووە مینێکی ئەنتی پێرسناڵ با بڵێن شخصی پیاتەقیوێتەوە و قاچێکی سێ پەنجەی پەڕیوە لەبەرەوە ئەمە هەر بەڵگەی زیندووە کە حادیسەی گەرما و گەرممان هەیە لەبەرەوە بەڵێ بزات لە هەرێمی کوردستانە مەترسێکی زۆرە لەبەرەوەی حکوومەتی عێراقی لە ناوچوو 7 ملیۆن مینی لە هەرێمی کوردستان چاندووە وەگامەژتان پێیا پشتی شێر لەو 7 ملیۆنە بەر سنووری پارێزگای سلێمانی کەوتووە بۆ کۆمەڵە هۆکارێک کە باستان کردەوە شەڕی 8 ساڵی ئێران عێراق و حملەی ئینفالەکان و قەتڵ و عامکردنی گەلی کورد و یەکێک لەو چەکانێک کە بەکار هاتووە بۆ قەتڵ و عامکردنی گەلی کورد مین و تەقەمەنی لەو 7 ملیۆنە چەندە تا ئێستا ڕوبەرەکەی پاکراوەتەوە لەو ڕوبەرە زۆرە بەڵێ دیارە وەک سنووری پارێزگای سلێمانی ئەوەی مەسەلەن ئێمە بە پێی و داتانەی کە لەبەر دەستمانایە و کە مەسەحکراوە 234 ملیۆن مەتر مربع لەم سنوورە پیس بووە بە مین و تەقەمەنی لەم 234 ملیۆن مەتر مربع ئێمە بە هێزی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و خۆمان وەک بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین و دەستگای گشتی کاروباری مین و هەموو ئەو کۆمپانیانەی کە لە بواری پاکسازی مینە لە سەردەمانێکە کە سەردەمی ڕەفاهێت بوو میزانیەمان تەخسیسە کرد بە تەندەرین کاریانەکەر و ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانەش کە هاتوونەتە هەرێمی کوردستان بە هەر هەمومان 114 ملیۆن مەتر مربعمان لەو ڕوبەرە پاکردووە یعنی هێشتا نەگەشتوینەتە نیوەشی ئەمە لەکەیەوە لە ساڵی 92 هەتاکو ئێستا هەتا 2023 لەبەرەوەی پرۆسەکە خۆی پرۆسێکی سستە وەک معلومی جەنابتانە و تەکنەلۆژیایەکی وا هەتا ئێستا نەدۆزراوەتەوە ئامێرێکە بێ بەناوی ئامێری میندۆزە و ئامێرانەی بەکارێنی ئەمریکانزا دۆزە و مەسەلەن بۆ نمونە شوێن و تۆپۆگرافیای کوردستان و سنووری پارێزگای سلێمانی شاخاویە و ڕقەڵانە و بەردەڵانە و لە کۆمەڵێ مەوسمە بەپێی ستاندارد بەپێی ئایماس یعنی ئینتەرناشنال ماین ئەکشن ستاندەرد پێوەری نێودەوڵەتی بۆ کاروباری مین ناکرێت کار بکرێت لەبەرەوەی قڕ و باران و لافا و بەفر و ئەمانە کاری تیان ناکرێ ڕەشەبای زۆر بەرز کاری تیان ناکرێ پلەی گەرمای سەر و پەنجا ئیش ئەبێ ڕاگری یعنی کۆمەڵێ بەپێی ئەو پێوەرانی کە ئیشەکرێ هەمووی زۆربەی زۆری ڕێگرێت کردەوە ئیشی ئێمە ئیشی پاراستنی گیانی هاوڵاتیان و بژانەوەی ژێرخانی ئابووری و کۆمەڵێ یعنی ئەو ئیشەی کە ئێمەکەی هەم مرۆییە هەم اقتصادیە لەبەرەوە تۆ ناکرێت ڕۆحێک ڕوبەڕووی مەترسی بکەیتەوە تۆ ڕۆحێک نەجات بێت لە مەترسی ناکرێت ڕۆحێک ڕوبەڕووی مەترسی بکەیتەوە گرفتە گەورەکانی بەردەم کارکردن باڵێ کۆمەڵە گرفتی زۆر گەورەمان هەیە لەوانەی کە ڕێگرن کە پرۆسەکە بە سستی ئەڕواین زۆر پرسیار هێڵن ئەرێمینە چێننیان هەڵیەگرنەوە نێم پرسیارە زۆر باوە لە ناو خەڵکە بەڵام ئەوەی کە لە واقعا ئیشەکە و کە یەک ڕۆژ بچێت سەردانێکی جێڵگەمینێک بکە و دیماینەر ببینێ بە چ زەحمەتێک ئەو ئیشاکە بۆی دەرەکەوێت کە پرۆسەکە هۆکارەکەی بابەتی چاندنی من ئێستا هەر نەتەوەی گرتوەکان خۆیانی ئەم ساڵ دروشمیشی ئەوەیە کە نابێت چاوەڕێ بکرێت بۆ ئەو کردارە ئەبێت بە زووی ئەو کارە کۆتایی پێبێنرێت ڕێکخراوە نێودەوڵەتیەکان نەتەوەی گرتوەکان خۆیان تا چەند هاوکارتانە لەو بابەتە چونکە من بابەتێکی نێودەوڵەتیە بە تایبەتی جەنگی دژی داعش کە کۆمەڵێک مین و تەقەمەنی زۆریش دانرایەوە لە هەرێمی کوردستان بابەتێک بوو کە هاوپەیمانان هاتنە سەر هێڵ بۆ ئەوەی کە ئەم کارە لەناو برێ هاوکارتان ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و بۆ خۆی کاک ڕێبین پێشتر مەسەلەن بۆ نمونە لە دوای ساڵی 92 باسم کرد کۆمەڵی ڕێکخراوی نێودەوڵەتی هاتن کاریان کرد وەکو نمونەی ماک MAG بریتانی و NPA نەرویجی و با بڵێن S3 و ELS و یەک دنیا ڕێکخراو هاتبوون لێرە بە ڕوتینێکی زۆرەوە کاریانەکرد یعنی من دەستخۆشیان لێکەم و جێگەی شانازین بە تایبەت ڕێکخراوی MAG کە تا ئێستاژ لای ئێمە لە سنووری ئێمە ماون کارەکەن ئەمانە کۆمەڵە کادری بە تواناشیان بۆ پێگەیانین بەڵام لە ئێستایە تقریبان ئەو ئینتیمایی ڕێکخراوەکانەمەوە زۆربەی زۆریان سەحب بوونەوە و ئێستش کە داوای فەندێک دامێک لە ڕێکخراوێکی نێودەوڵەتەکەی ئەڵێ وڵاتی نەوتن و ئێوە ئیمکانێتتان هەیە و ئێوە وڵاتێکی دەوڵەمەنن ئێمە ئەو فەندەی کە وەریەگرین ئەو باربۆی کە وەریەگرین بۆ وڵاتە هەژانیشاناکە ئەمە هۆکارێکیان لەم ساڵانی دوایە و دوای شەڕی ئۆکراینیش زۆربەی زۆری ئەو وڵاتانی کە دۆنەرن با بڵین کە فەند دەبەخشن بۆ بواری پاکسازی مین و بۆ بواری جەنگ و بۆ ئەو ڕێکخراوە نێودەوڵەتانە خۆتان نەزانین ڕێکخراوی نێودەوڵەتی فەند لە
کۆمەڵێ دۆنەر وڵاتی کۆمەک بەخشەوە وەرەگرێ وڵاتە کۆمەک بەخشەکان زیاتر کۆمەکی ئەو وڵاتانەکەن کە لە ئوکراین ئیش ئەو ڕێکخراوانەکەن ببوورە کە لە ئوکراینا ئیشەکەن یعنی کا بە مەرج بەسەر ڕێکخراوە ئەگەر لەوێ ئیشەکەی داعم دەکەم ئەگەرنا ئەوەیە لە بەرەو زۆربەی زۆری ڕێکخراوەکان بەرەو ئوکراینی ڕۆشت. کاک محسین ئەرکی دەستگای کاروباری مین بە شوەیەکی گشتی هەم لابردنە هەم هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە هەم قەرەبووکردنەوەی قوربانیەکانە ڕێکخراوەکانی شەمان کارەکەن یاخود کاریەوان جیاوازترن نەخێر ئەو ڕێکخراوانەی کێن لێرە ئیشەکەن بێگومان عادەتەن ئەو کارمەندانی کە لە لای ئەوان ئیشەکەن کە تووشی حەدەسێکە بن تەمینن زۆربەی زۆریان ژیانیان تەمینە قەرەبووەکرێن و چکەوان بە پێی پلانی ڕێکخراوەکەی خۆیان لەو باربۆی کە ئەکرێن لەو دامەی کە هەیەە لەو فەندەی کە هەیەە مەبلەغە پارێک دانێن بۆ ئەو کارمەندانەی خۆیان کە بەرمین و تەقەمەنی ئەەکەون و قەرەبوویەکەنەوە مەسەرەن سیستمیان هەیە و کاتی خۆی ئێمەش پێوەرێکمان هەبوو وەک تەمین مەسەرەن یەکێ پەنجەیەکی پەڕەیە دوو پەنجەی پەڕەیە دەستێکی یا قاچێکی یا چاوێکی بەپێی زۆری و قورسی ئەو بەرکەوتویە بەو شێوازە قەرەبووە ئەکرایەوە مەسەرەن بەڵام ئەوە بۆ خۆیان ینی بۆ کارمەندەکانی خوانیژنا بۆ ئەوان علاقی هاوڵاتیان نییە ئێمەش لێرە لە ئێستاە مەسەرەن بۆ نمونە هەر هاوڵاتیە کە بەرکەوتووەکداتا لامانە بەڵام بڕوا بکەن بیدایەت نەبێت چەند ساڵێکی بیدایەت ئەمان توانی پرۆژەی بچووک و بەعزە ئیشێکی بچووک یا دوکانێکمان دانا بۆ هاوڵاتێک یا شتێکمانە کرد بەو دەعمەی هەبوو لە بەرەوەی میزانیەمان هەبوو تەخسیسمان هەبوو و ساڵانە تقریبا 500 میلیۆنێک لە میزانیا تهدید دەکرا بۆ ئەو بابەتە بەڵام لە ئێستا لە دوای ئەوەی کە قەیران دروست بوو کۆڤید 19 هاتە ئاراوە و قەیرانی بەقا هاتە سەر هەرێمی کوردستان و میزانیە نەماوە بە هزار حڵکە موچە ئەدرێ نەمانتوانێت هیچ شتێک بکەین بۆ ئەوانە ئیشی مەسەرەن ئێمە زۆربەی زۆری مەسەرەن پاڵپشتی قوربانیانی مین چی ئەو کەسەی کە عادەتەن پارچەیەک لە جەستەیە بەخشێ تووشی حاڵەتێکی دەرونی ناجێگیرە بێت تۆ بێ عادی تەهیلی بکەی بیگەڕیتەوە ناو کۆمەڵگا مەسەرەن لە ڕووی دەرونیەوە ئارامی بکەیتەوە بێژگەلەوەی کە دەست و پەلی دەست و قاچی دەستکردیان بۆ ئەکرێت ئێستا ڕێکخراوی ئێمەرجنسی با بڵێن هەیە ئیشەکەن لەو بارە بە سوپاسەوە کارێکی زۆر باشەکان و ئەتوان بڵێم لە هەموو عێراقیشەوە ڕووەکەنە ئەوێ لەوێ دەست و پەلی قاچی دەستکردیان بۆ پیشەوەرەکانی لای خۆتان کاتێکە دەبنە قوربانی ئەوان مافی امتیازاتەکانیان چییە هیچ یاسایەک هەیە تایبەت بەوان اینجا ئەوە جێگەی داخە ئەم کارمەندانەی ئێمە کە هەموو جارە باسمان کردەوە پاریژ لەگەڵ کاگڕەبین هەر لێرەوە باسمان کرد هەر لەسەر یاساکە قسەمانە کرد ڕژنووسی پرۆژە یاسایەکمان ئامادە کرد بووە ئەوە وا بۆ 2 ساڵە چێت تقریبا وا بۆ 3 ساڵیشە چێت تقدیم کراوە بۆ یعنی لە ئەنجومەنی شورا دەرچووە پاگنووس کراوە ڕۆشتۆتە حکوومەت لە حکوومەت ئەم چەند ساڵە بەڕاستی کە دیراسە ئەکرێ هەچ پرۆژە یاسایە کە بۆ پەرلەمان ڕوا بێ بە حکوومەتا بڕوا ئەگەر تەبعاتی مالی بەڵێ ڕەهەندی داراییتایە ئەو دیراسەی کە کراوە تا ئێستا حکوومەت با بڵێن نەگەشت بوونە ئەو قەناعەتی چکە هەستیانە کرد عیبئێکی زۆر دروستەکە کە بە قەناعەتی من ئێمە داوامان کرد لەگەڵیان دانیشین بە چاوڕوونی تاویان بینێ کە ئەمە عیبە دروست ناکات چکە تۆ ئێمە داوای 3 مافی سەرەکیمان کردووە این داوا هیچ شتێکمان نەکردووە مافی خانە نشینیە مافی کەم ئەندام بوونە مافی شەهید بوونە کە ئەمە مافی هەموو هاوڵاتیەکە کە لە ئیشێکی ئەوە پڕمەترسیا ئیش بکە بڕوا بکەن یعنی بەڕێزان هیچ یعنی ئەوانەی کە لە لای ئێمە لەو بەرنامەیە ئیشەکەن هەمووی کوڕی فەقیر و هەژار و ڕەش و ڕوتە یعنی یەکێک زۆر پێویستی بەو ئیشە نەبێ ناچێ مین هەڵگرێتەوە چکە مین خۆتان نەزان لە ئێمە قاعیدەیەکە یەکەم هەڵە ئاخراڵەیە یەکەم ئەندام تەکایە لە ناو دەبە باشە ئەمانە منطق نییە یعنی تۆ لامانە 15 ساڵە لامانە 28 ساڵە 30 ساڵە لەو بەرنامەیە ئیشەکە لە دواییە کە توانای نەماوی بڵێن خۆ حافیزە بێ کارمەندمان هەیە بە نەخۆشی شێرپەنجە لە ناوچووە دوو پرسیار هەیە لێرە کامۆسین ینی ئێوە خانەنشینیتان وەکو فەرمانبەرێکی حکوومەتی ئاسایی خانەنشینیتان نابێ ئەمە یەک دوو ینی ئێمە تەنها لە پیشەی مینا بۆ نمونە خاوەن پێداویستی تایبەت یا کەم ئەندام یا شەهیدمان نییە بۆ ناچرێتە سەر ئەو بابانەی کە بۆ نمونە لە ئەگەر لە وەزارەتی پێشمەرگەبی شەهید ببی یان بی بە کەم ئەندامی سەنگەر هەندێک امتیازات هەیە بۆ ئێوەش سەرف بکرێن بابەتانە هەردوو دیوەکە نشینیەکە و هەم شەهیدی ئێمە قسەکەمان لەسەر ئەو کردبیدایەت مجموعەی شەهیدمان هەبوو
مەسەلەن بۆ نمونە لە سەردەمی یەکێک لە وەزیرە بەڕێزەکانە لە سەردەمی وەزیرەکانی وەزارەتی پێشمەرگە ئەو بەرپرسیارەتیان خستە ئەستۆی خۆیان و شەهیدی ئێمان وەک شەهیدی سەنگەر ئەژمار کردو موچەی شەهیدی سەنگەر بۆ وارسەکانیان بڕایەوە بەڵام لە ئێستاە و ئێستا وەزارەتی شەهیدانیش لەسەر خەتە لەگەڵمانەڵە بێ شەهیدەکانی خۆتان جێ بکەنەوە لەگەڵ کەم ئەندامی خۆتان ئەبێ یاسای تایبەت بە خۆتان هەبێت چکە و یاسایی ئێمە شەهیدی ئێوە ناگرێتەوە یاکەم ئەندامی ئێوە ناگرێتەوە لەبەرەوە ئێمە خۆمە یعنی ڕەشنووسێکمان ئامادەیە هیچ ئیشکالێکمان نییە ڕەشنووسە لە پارەوە هەتا ئێستا هیچ سێ ساڵیشەوە سێ ساڵیشە و چەند ساڵێکیشە یعنی خۆی 10 ساڵ لەمەوە پێشیش تەقدیمان کرۆ بەس ئەو کاتی کە تەقدیم کرا وتیان زۆر زۆرە مەسەلەن بۆ نمونە ڕەشنووسەکە زۆر بابەت زۆر ڕۆچوو بووین دوایی پوختمان کردەوە یان کوردمان کردەوە بە 3 مافی سەرەتایی خانەنشینیە کەم ئەندامیە شەهید بوونە یعنی ئەمە مافی هەر هاوڵاتێکە لە هەج ئیشێکە ئیش بکە بە گرێبەستیش بێ یعنی ئەوەی هەبێ لەبەرەوەی ئەمانە گرێبەستن ئەم کارمەندانە ئێمە بەداخەوە ئەوە نەیگرتوونەتەوە یعنی ئەوەی کە جێی داخە من هەموو کاتێک باسێکەمەوە ئێستش گرەیەکی گەورەیە لەسەر دڵم نەوەڵا زۆری واژ نین بەڵام دوو کارمەندمان لە 2020 بۆ کاگڕەبینم بان کرد مانگی باس کرد مانگی 2020 گیانیان لەدەزا هەردووکیان لە یەک مانگە بە نەخۆشی شێرپەنجە یەکیشیان 8 ساڵ خزمەتی هەبوو یەکیشیان 25 ساڵ خزمەتی هەبوو بەداخەوە هیچ شتێک بۆ وارسەکانیان نەبڕاتۆ ئێستا کارمەندەکان وەک ڕۆحیەتێکی برایەتی و وەک ئەرکێکی مرۆیی هەموو سنووقێکمان دروست کردووە ماڵانە شتێکی ڕەمزی بە خانەوادەکانیان لە گیرفانی خۆمان جگەر لەوەش ئەگەر بوو لە چنووریانی چووکە تەلە هەندێک گفتوگۆمان کردووە معانەتەکانیان زیاترە زانیانی لێ ینی ئەو کەسانێکی کە بن بەکەم ئەندام یان شەهید ببن حکوومەت هیچ سابێکیان بۆ ناکەوانە هێستا لە کاروباری لە ئێستا هیچ یاسایەک نییە پێیان گرێتەوە نەخیر چەند ساڵە گرێبەستنیانی ئەم کارمەندان کارمەندمان هەیە یعنی با بڵین لە 2004ەوە تا ئێستا تقریبان ئەوەی هەرکە لەسەر حکوومەت گرێبەستیەوە 19 ساڵ پێشتریش لە ڕێکخراونەوەی وڵاتەکان ئیشیان بەپێی یاسا کە 6 ساڵ تۆ گرێبەست بوویتە دوای بیبەرمیشەی ئەخرەزانی ئیشکالێکمان هەبوو لەسەر بوون بە هەمیشەی مەسەرەن ئەو کاتە موچەی ئەمان جیاوازە لە موچەی گرێبەستی ئەمان جیاوازە لە موچەی گرێبەستی سیستمی حکومی مەسەرەن حکوومەت لەسەر بنەمای بڕوانامە گرێبەستەکە کەسێک بە کالیۆسی هەیە بە 500,000 گرێبەستی بۆکرێ بەڵام من کەسم لایە بێ شەهادەیە مەسەرەن بۆ نمونە 1,50,000 دینار وەرەگرێت بەڵێ شەهادەی دیماینەری نەبێ ناتوانێت بچێتە حەقڵێ مەش پرۆکۆرسمان هەیە و شەهادە ئەدرێ و ئەبێ ئەو خۆل ببینێ و ناکرێت خۆشی مەترسیدانە ڕەنگە هەموو کەسێک جورئەتی وەی نەبێ و کارە بکات چنوور ئەمان گرفتەکە لەوایە ینی هەنێ جار ئێمە بڕوانامەی ینی حسابی پرۆفیشناڵی و خیبرە و بڕوانامەی ئەمە لە ڕێکخراونە دەوڵەتەکان پێچێ نەکرێ هەلوانێ بڕوانامەی زانکۆ و پەیمانگە حساب بکرێوانێ لە حکوومەت وایە بەس لە ڕێکخراوە نێودەوڵەتەکان وانە مەسەلەن ئێستا کارمەندم لای من بە 1.5 میلیۆن ئیشەکە ئەگەر بچێت بۆ یەکێک لەو ڕێکخراوە نێودەوڵەتیانە ئیشکا لە دەرەوەی وڵات 1 دەفتەر دۆلاریێنی ئەوەنە شارەزایە 25-26 ساڵ لەو بەرنامەیە ئیشەکە زیاد لە 20 شەهادەی هەیە لەو بوارەیە اینجا لەبەرەوە ئەوەیە هۆکارەکە ئێمە داوە هەبوو کاک محسین لێرە بوو بێت و لەگەڵ ڕێکخراوەکان ڕۆژوە بۆ دەرەوە کار بکە بەڵێ پێشتر هەبووە کارمەند ئێستش گەڕاوەوە مەسەن کارمەندا هەموو بۆ لە لای خۆمان بووە ڕۆشتۆ لەگەڵ یەکێک لە ڕێکخراوەکان لە جنوبی سوودان ئیشی کردووە لێرە ملیۆنێکی 1,300,000 دیناری هەبووە لەوێ بە 85 جۆرە کاری کردووە ماوەیەکی زۆریش کاری کردوە خۆی بێزار بوو ینی شوێنەکەی بەدڵ نەبوو ئەوە بۆ گەڕاوەتەوە باش ئەگەر کەسێک گرێبەست بێرۆک و ئاماژەت پێدا 10 ساڵ 15 ساڵ کار ئەکا لە دوایە ئەگەر ببێت بە هەمیشەی ئەم ساڵانەی کارکردنی بە خزمەت بە حساب بەڵێ ئەوە وەک یاسا ئەگەر لای خۆمان تەعین بێتەوە ئەو ساڵانە یاسایەکمانەوە یاسای پێدەرچووە لە پەرلەمانەوە و ڕێنمایی و بڕیاری ئەنجومەنی وەزیرانیشی لەسەرە هەموو ساڵێکی بە خزمەتی وەزیفی بۆ گژمە بەستەکان لەغراض العلا والترفيع والتقاعد بۆ هەر شتێ مەبەستەکە بۆ حسابەوە ئاخر قسە چیتان پێوتراوە لەسەر یاساکە وەڵاهی ئاخر قسە ئێمە داوامان کردووە لە حکوومەت یعنی قەولە بەڕێز سەرۆکی دەستگا لەگەڵ وتومانە لەگەڵ سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران دیدارێک ڕێخەن نوێنەری پیشەگەرانی مین خۆیان بێن لەگەڵ سەرۆکی دیوان دانیشتن معاناتەکە لە دەمی خۆیانەوە بیستن بزان چ حاڵێکیان هەیە یعنی ئەمە واقع ئەم کەسانە خۆیان لە دڵ ڕاوچیان هەموو ڕۆژێک کەس و کاریان لە دڵ ڕاوچایە چێتە سەر حەقل بێجگەلەوە بەڕێزان من باسی کۆمەڵی مەترسیترم نەکرۆ مەترسی ئەمە هەرمین نییە مەترسیمە خۆتانزان حەقلەکانمان دوورە دەستە لە سنووری شار باش ڕۆکۆکوێ ئەوە ڕێگاوبانەکانە کە بینن هەموو ڕۆژێ مەترسی ڕێگاوبانی هەیە مەترسی مار و دوو پشک و هەموو جۆرە حەشاراتێکی هەیە کە لەوێ لەسەر حەقلەکە ئیشەکە ئەمە ساڵانە چەندین کەسمان دوو پشک پێوەیە
بەڵێ مەترسی هەڵدێرانە مەترسی یعنی کۆمەڵێ مەترسی بێجگە لەوەی لەو گەرمایە لە تەموزە لە گەرمایە بە وەزنێکی قورس نزیکەی 20 کیلۆی پێوێ لە درع و ڤایزەر و ئەوە لە 180 تووشی نەخۆشی سەوفانی ئەژنۆ و سەوفانی ملە بن چکە ئەو کڵاو قورسە لەسەر سەرێتی نزیکەی 5 کیلۆیە 4-5 کیلۆیە ئەم درع و ڤایزەرە بە معدەلیژە بێم لەسەر ئەژنۆ چەما بێتەوە فقراتی پشت سەوفانی ئەژنۆ یعنی لە هەموو دنیا ئێستا خۆی لە هەر لە قوانینی خدمەی مەدەنی و زۆربەی زۆری قوانینەکانی کە متەبع و کاری پێ ئەکرێ ئەنواع وەشقال مخەسات ئەبڕێتەوە مثلا مخەساتێکی پێوترێ مخەساتی زەوزا بۆ ئەو شوێنانەیە ئەها کارمەند هەیە لە مەعاملی و زەخمە ئیشەکە ژاو هاژەهار زۆر لەمە تەسیل لە دەماغ و لە مێشک و ئەوەیەکە دەرماڵێکی تایبەتی بۆ ئەوە بڕیوەتەوە شوێنەکەی مەترسی مخەساتی خطوڕەی هەیە لەبەرەوە ئەمان یعنی بەو ڕاستە شتێکتر بە کاتەکەت وەزان تۆ بۆەوەی لە کۆتایەکە چووکە ڕۆژی ڕوشاری مینیشان بەگشتی هاوڵاتیامان ئێمە هۆشیاری میلمان هەیە لە مەترسیەکان ئاگادارین ئەوە جێگەی پرسیارە بۆ منیانی تۆ ساڵی لە منتیقەی شارباژێر کەسێک چۆ بۆ کۆکردنەوەی بەهاریەکان ینی شارەزا بووە لە ناوچەکە ئێمە هێشتا نەگەشتوینێتە ئەو قۆناغەشی کە ئەگەر ناوچێک نتوانین پاکی بکەینەوە دیاری بکەین کە بڵێنەوە شوێنە ڕێژ کراوە هەمووی ئێمە ئەو پرۆسی پێوترێ پرۆسی دیمارکیشن ینی کراوە نیشان ڕێژکرد بەڵێ کردومانە بەڵام بەداخەوە خۆتان نەزانن مەسەرەن لە دوای با بڵین کاتی قەیران و گرانیەکەینەوە دوایەوە تو 6 و 4 و ئەوانە زۆربەی زۆری خەڵکە چوو مەسەرەن ئەو علامەتانەوەی کە لەسەر دوو ئێسخان شیشەکەی بەکارێنە ڕۆی چینکۆکەی ڕاکێشە تە لە دەرکاویەکەی بەکارێنە بۆ خۆی بەکارێن زۆربەی زۆری سنووری بۆردەری با بڵێن حەقلەکانمان شێواوە ئەمە یەکێکە لە هۆکارەکان دوو بەڵام لەگەڵ ئەوەش ئێمە تیمەکانی هوشیاریمان بەردەوام ئەمە کاریانە یعنی هەموو ڕۆژێ دەرەچن ئەچنە ناوچە گوند نشینەکان خەڵکی گوندەکان کۆکەنەوە لە هەموو چین و توێژەکان خوێندکاران خولی سەمەر سکوڵمان هەیە هاوینە خوێندکاری کۆمەڵێ گوند کۆکەینەوە لە ناحەیەکایە هی کۆمەڵی ناحێ لە قەزایەکە کۆیانەکەینەوە خولێکی یەکمانگیان بۆ ئەەکەینەوە لە ڕێگەی مۆسیقا و هوەری شانۆ و وێنە کێشان و زمانی ئینگلیزیشان پێەکەین بەڵام بابەتی مینیان پێڵین ئۆپەرێتەکەن مەسەرەن شانۆگەریەکەکەن لەسەر مین و تەقەمەنی مەسەرەن زمانی بەڵێ تێکەڵکێشمان کرد بۆی تەڕبێ وەریگرێەوە ئەم مناڵانە کارۆنەوە هەموو پێیان ڕاگەنرێت کە کەسوکار و مناڵەکانی هاوڕیان و دایک و باوکیان وشارکەنەوە ئێمە مەسەرەن بۆ معلوماتی جەنابتان تا ئێستا 3202 خول و سەردانمان کردوتی مەکانی وشاری بەڕێبەراتی گشتیمان بەم 3254 کەس لێی مستەفید بووە لێی سوودمەند بووە ئەم سوودمەندانە یعنی خولمان کردوێتەوە بۆ مامۆستایانی ئاینی بۆی لە مینبەرەکانەوە لە خوتبەی جومعە پەیامان بە خەڵکە کە ئەمە مەترسیمانەرێ پابەت نابینمە ڕێنمایەکان خۆی قوربانیەکان بۆ معلوماتی جەنابتان بەڕۆڵی بەڕێبەراتی هوشیاری مینمان و تیمەکانی هوشیاری و تیمەکانی هوشیاری دەستگای گشتی کاروباری مین بۆ معلوماتان ئێمە ڕێژەی قوربانیمان زۆر داوەزان یعنی لەم ساڵانەی دوایە ئاستی نزیکی سفرمان کردبەوە بەڵام ئێستا ئیتر جاری وایە وای لێ خەڵک پابند نابێ خەڵکێکەیە بە عقلی خۆی بیرەکاتەوە بە ئاسەر کێشیەکە بە کورتێکڵی کورە مەجموعەیە گژوژای بەهارەی باشەیە لێ ئەچم بەڵێ خۆی خوانەی کار نایبێ ینی بەم قەنەعەتەوە ڕوا گوێ لە پەیامەکانی ئێمە ناگرێ ئەجنا ئێمەمان کردو مەسەرەن ئەوە نەمان لفلت و پۆستەرات و تەنانەت شوان جانتای تێشەبەرە هەبوو کاتی خۆی شوان ئەوەی نان و هینەکەی تێکرد ئێمە جانتامان بۆ تەبع کردووە کۆمەڵی وێنەی مین و تەقەمەنی و گول لە هاوانمان لەسەر پشتەکەی بۆ ڕسم کردو بۆی هەر جانتاکەی هەموو دقیقەیە لەبەر چایە بێ کە ئەم جسمانە غەریبن ئەو شوێنانەی ئەمەی لێبینێ لێ نزیک نەکەوێتەوە دەستکاری نەکە بەڵام بەداخەوە کۆمەڵ ئەو تابلوانی کە دایەنێن کاک محسین تا چەند ئێوە بە دوواداچوونی بۆکەم بۆی کە بزان لە جێگەی خۆی ماوە یاخود زۆر جار بۆهۆی ڕەشە بە تەرزە و باران یاخود بە تێپەڕبوونی کات کاڵ ئەبێتەوە ئێوە بە دوواداچوونی باڵێ بە بەردەوامی تیمەکانی وشاریمان متابعەکە تابلەی نوێدا ئەنین ئەوانە نوێ ئەکرێتەوە ئەگەر پێویست بێ ئەگەر لە شوێنێک ضرورێت نەمابێ ئەگوێزرێتەوە لە شوێنێکی تردا ئەنرێت چکە کۆمەڵی شوێنەی مەترسی کەمە بێتەوە نامێن ئێمە بەردەوام زەوی پاکەینەوە ئەو شوێنانی کە مەترسی کەمە بێتەوە گوێزینەوە بۆ شوێنانی کە مەترسی لە کۆتایی ئەمڕۆ هیچ چالاکێکتان هەیە بەڵێ ئەمڕۆ تیمەکانی وشاریمان بەم بۆنەوە دەرچوون لە سنوور و لە بازگەکانی با بڵێن سنووری لای تونێلی پێژڕە و بازگەی تاسڵجە و ئەو بازگانەی کە ئەڕۆن بەرە و عربەت و ئەو شوێنانە لیفریتات و پۆستەراتیان هەیە و بە بەردەوامی تەوعیەی خەڵکەکەن لەو سنوورە و کە تێ ئەپەڕن لیفریتاتەکانی شانێنەوە و تەوعیەشانەکەن ئەوەی چێکە لە چالێکەکان سپاس بەڕێزکار حوسێن ئەبولکەریم بەڕێوەبەری گشتی کاروباری می لە سلێمانی سپاس بۆ ساڵی داهاتوو هەر کاتی کە بە میوانداریم کردی ڕەشن و سیاساکە تێپەڕی بێ وڵاهی هیوادارم ئێمە ئەوەیەکە لە ئاواتە گەورەکان و خەونەکانمان بڕوا بکە
یعنی لەوانەیە بەعزەشەی دیسانۆ ساڵی داهاتوو قسە لەسەر ئەم بابەتانە بکەین. بەداخەوە مەژێدارین داواکەن چینە لای بابەتێکی دی جیاواز بابەتێکی ترمان ئامادەیە کە تایبەتە بە یەکێک لە خواردنەوەکان کە ئێستا گرنگێکی زۆری پێدەدرێت ئەویش خواردنەوەی قاوەیە بە سوود و گرنگیەکانی قاوە بزانین چی و چی نییە. خواردنەوەی قاوە چەندین سوودی بۆ تەندروستی مرۆڤ هەیە. خواردنەوەی کوپێ قاوە لە بەیانیاندا گرنگە بۆ بەرزکردنەوەی ئاستی وزە، بەڵام قاوە کۆمەڵێک سوودی تەندروستی سەرسوڕێنەری تریشی هەیە، لەوانە کەمکردنەوەی مەترسی توشبوون بە خەمۆکی. لێکۆڵینەوەکان دەری دەخەن خواردنەوەی قاوە لە بەیانیاندا دەتوانێت دڵخۆشی زیاتر بە کەسەکان ببەخشێت. بەپێی توێژینەوەیەک کە لەسەر 14413 دەرچووی زانکۆ ئەنجام درراوە، خواردنەوەی لایەنی کەم 4 کوب قاوە لە ڕۆژێکدا پەیوەندی بە کەمبوونەوەی مەترسی توشبوون بە خەمۆکیەوە هەبووە، بە بەراورد بە خواردنەوەی تەنها 1 کوب کە لە ئەنجامدا کافاین ڕێگری دەکات لە بەستنەوەی وەرگرەکانی ناومێشک بە ئەدینیۆنسین کە مادەیەکی شیمیاییە، نەک تەنها ماندوێتی زیاد دەکات بەڵکو دەبێتە هۆی خەمۆکیش. پاڵپشتی تەندروستی جگەر دەکات. قاوە دەتوانێت تەندروستی جگەر و سیستەمەکە لە نەخۆشیەکان بپارێزێت. توێژینەوەیەک کە ساڵی 2023 لەلایەن زانکۆی کۆیمبرا لە پورتوگال ئەنجام درراوە، چاوپێکەوتنی لەگەڵ 156 بەشدار بووی قەڵەوی تەمەن ناوەڕاست ئەنجام داوە کە زۆربیان نەخۆشی شەکرەی جۆری دووەمیان هەبووە. دەرکەوتووە ئەوانەی زیاتر قاوە دەخۆنەوانێ جگەریان تەندروسترە، و لە کاتێکدا ئەوانەی قاوەیەکی ئاسایی دەخۆنەوە ئەگەری توشبوونیان بە نەخۆشی سیرۆزی کەمتر بووە. بەڵام ئاستی بەرزی خواردنەوەی قاوە پەیوەندیەکی بەرچاوی بە کەمبوونەوەی ئاستی چەوری جگەرەوە هەبوو. هەروەها قاوە یارمەتیت دەدات کێشت داببەزێنیت. توێژەران دەڵێن ڕەنگە ئەمە لەبەر ئەوە بێت خواردنەوە بەیانیەکانت میتاپۆلیزمت بەرز دەکاتەوە کە دەبێتە هۆی سووتاندنی چەوری. توێژینەوەیەکی کۆلێجی کینگ لە لەندەن دەری خستووە سووتاندنی وزەی بەشداربووان بە ڕێژەی نزیکەی لە 10% زیادی کردووە، کاتێک بە درێژایی ڕۆژ هەردوو سەعات جارێک 100 میلیگرام کافاین پێی دەدرا. توێژەران پێشبینیان کردووە کافاین دەتوانێت یارمەتی دابەزاندنی کێش بدات، بەڵام سەلماندنی ئەم بابەتە پێویستی بە لێکۆڵینەوەی زیاتر هەیە. سوودێکی تر لە خواردنەوەی قاوە مەترسی توشبوون بە نەخۆشەکانی دڵ کەم دەکاتەوە. ئەگەر بڕێکی زۆر کافاین بخۆیتەوە دەتوانیت فشار بخەیتە سەر دڵت هەز بە لەرزین بکات، بەڵام بە ڕێژەیەکی مامناوەند دەرکەوتووە کە قاوە مەترسی توشبوون بە نەخۆشەکانی دڵ و خوێنبەرەکان کەم دەکاتەوە. لە ڕاستیدا خواردنەوەی 3 بۆ 5 کوب قاوە لە ڕۆژێکە ڕەنگە ڕێژەیەکی گونجاو بێت بۆ ئەوەی دڵت تەندروست بێت، و بە خواردنەوەی 3 کوب لە ڕۆژێکدا دەتوانیت ئەگەری توشبوون بە بەرزی پەستانی خوێن و نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان و لەرزین لە دەمارەکان کەم بکەیتەوە. بەپێی پێداچوونەوەی پەیمانگای زانستی زانیاری لەسەر قاوە. خواردنەوەی قاوە یارمەتی چالاکی وەرزشەکانت دەدات. خواردنەوەی قاوە دەتوانێت یارمەتی دەربێت لە کاتی ئەنجامدانی وەرزشەکانی وەکو تێنس و تۆپی پێ. هەروەها توانای سرنجدان و هۆشیاری باشتر دەکات. خواردنەوەی قاوە باشترە لە وەرگرتنی کافاین لە پاودەر یاخود حەب. خواردنەوەی قاوە ئەگەری توشبوون بە نەخۆشی ئەلزەهایمەر کەم دەکاتەوە. بەپێی توێژینەوەکان کە بۆ 29,000 کەس ئەنجام دراون دەرکەوتووە کە تا زیاتر قاوە بخۆیتەوانێ مەترسی توشبوون بە بیرچوونەوە و کەمتر دەبێتەوە. جگەلەوەش توێژینەوەکان دەری دەخەن کە قاوە ئەگەری توشبوون بە نەخۆشی پارکینسۆن کەم دەکاتەوە. بەهۆی خواردنەوەی قاوە مەترسی توشبوون بە نەخۆشی شەکرا لە جۆری دووەم کەم دەبێتەوە. لە توێژینەوەیکی نوێدا دەرکەوتووە کە ڕەنگە کافاین نەک تەنها ڕێگریت لێ بکات لە قەڵەو بوون، بەڵکو ئەگەری توشبوون بە نەخۆشی شەکرەی جۆری دووەم کەم دەکاتەوە. توێژەران بۆیان دەرکەوتووە ئەو کەسانی کە کافاین بە هێواشی دەشکێنن پێدەچێت ئاستی کافاین لە خوێنیاندا زیاتر بێت، بۆیە ئەگەری توشبوونیان بە نەخۆشی شەکرەی جۆری دوو کەمترە.
جا لە سوودەکانی قاوەوە ئەچین بۆ زیانەکانی خواردنەوە گازیەکان. ینی بەردەوام زانیاریەمان پێدەدرێت کە خواردنەوە گازیەکان زیانێکی زۆر گەورەیان هەیە دەبێت لێ دوورکەوینەوە بە تایبەتی لەم کاتانەی کە مانگی ڕەمەزانی پیرۆزە و خەڵک بە ڕۆژوو دەبن زۆر پێویست ناکات ینی بچن بە دەوری ئەو خواردنەوە گازیانن چونە جارەیانێ کەسێ بە بیان و حەزی لێتی ئێوێ خواردنەوە گازیەکان هەر چۆن نەبێت بیخوات ئەڵە مایدەم تێک چووە بۆ و نازبی کەم چی بکەمەمانان دێجارە و قساناکەن تایمە پێویستمان بۆ هەیە بەردەوام ئەم بابەتانە بروژێنی بیخینە ڕوو بڵێن خواردنەوە گازیەکان زیانەکانی چێ بە تایبەت لەسەر مناڵیش کە مناڵ حەزێکی زۆری هەیە بۆ خواردنەوە گازیەکان نازانام ئەبێ ڕێک بخرێ ئەو بابەتانە بۆی هەندە قسەی لەسەر نەکرێ بەڵام گرنگیشە بە بەردەوام ئێمە کورکی ڕاگەیاندن بە هەوڵاتیان بڵێنەوە کە ئەمە زیانەکە راپۆرتێکی تیشمان ئامادەیە لەسەر ئەو بابەتی زیانی خواردنەوە گازیەکان بە تایبەتی بۆ تەندروستی. ماڵپەڕی تایمس ئۆف ئیندیا تایبەت بە بواری لێکۆڵینەوەی تەندروستی و پزیشکی لە راپۆرتێکیدا تشی خستۆتە سەر زیانەکانی خواردنەوە گازیەکان و ئاماژەی بەوە داوە ئەو جۆرە خواردنەوەیە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر مەترسی لەسەر سیستەمی بەرگری لەش هەیە. ئەو سیستەمەش پارێزەری سەرەکی تەندروستی مرۆڤە، ئەوەش بەهۆی خواردنەوە گازیەکان شەکرێکی زۆریان تێدایە. بەوەش سیستەمی بەرگری لەش لاواز دەبێت کە بەرگری لە تەندروستی مرۆڤ دەکات بەرامبەر بە میکرۆب و ڤایرۆس و مشەخۆرەکان. راپۆرتە تەندروستیەکە و شیخستۆتە ڕوو. کاریگەری خواردنەوە گازی شرینەکان یەکسانە بە کاریگەری مادە ژەهراویەکان کە لە تووتندا هەیە. بە شێوەیەک هەر 350 میلیمێک لە خواردنەوە گازەکان بڕی 39 گرام شەکری تێدایە. ئەوەش تووشی چەندین کێشەی تەندروستی دەکات. هەروەها دەژڵێن کاتێک ئەو شەکرا وەک زەمینەیەکی لەبار بۆ گۆشەکردنی بەکتریا و ڤایرۆسەکان کار دەکەن و یارمەتی ئاسان بڵاوبوونەوەیان لە هەموو لەشدا دەدەن. جیالە لە ناوبردننی سیستەمی بەرگری جەستە بە شێوەیەکی گشتی. ماڵپەڕی تایمس ئاماژەی بەوەش کردووە ڕاستە خواردنەوە گازیەکان زیانێکی زۆریان بە ئەو کەسانە هەیە کە دووچاری نەخۆشی شەکرە بوون. بەڵام هاوکات ئەوانەی نەخۆشی شەکرەشیان نییە، زۆر خواردنەوەی گازیەکان مەترسی توشبوونیان بەو نەخۆشیە زیاد دەکات. هەروەها خواردنەوەی بەردەوام دەبێتە هۆی کەمبوونەوەی هەستیاری مرۆڤ بۆ ئەنسۆلین و ئەوەش مەترسێکی گەورەیە لە توشبوون بە شەکرە. ماڵپەڕی تایمس ئەوەشی ئاشکرا کردووە زیادبوونی کێش کاریگەری پێچەوانی خراپی بۆ سەرسیستەمی بەرگری لەش هەیە. بۆیە خواردنەوە گازیەکان بە بەردەوامی ڕەنگە بەپێی تێپەڕبوونی کات ببێتە هۆی زیادبوونی کێش، چونکە ئەو جۆرە خواردنەوەیە هیچ بەهایەکی خۆراکیان نییە و وەک ئەو کالۆریانەی لەناو خواردنەکاندا هەیە زیانیان بۆ خانەکانی جەستە هەیە. لەو چوارچێوەشدا ماڵپەڕەکە ئاماژەی بە توێژینەوەیکی نوێ ئەمریشیدا و دەڵێت بەپێی ئەنجامدانی توێژینەوەکە خواردنەوەی بەردەوامی خواردنەوە گازیەکان دەوڵەمەندە بە شەکر ڕەنگە ببێتە هۆی توشبوونی خانەکانی بەرگری لەش و بە پیربوونی پێشوەختە و بەوەش مرۆڤ دەخەنە بەردەم مەترسی توشبوون بە نەخۆشیە درێژخایەنەکان. فیچەرێکی ترمان هەیە لەسەر کەسێکە کە ژنێکە خانوێکە ئیشی دارتاشیەکان چنوور حەزەکەم تۆ دەقتی بکەن جارە میشە پیشانە لەوانەیە قورس پیشەکان بە تایبەتی پیشەی دارتاشی هێز و توانایەکی زۆری ئەوێت زیاتر پیشەیە کە بە پیشەی پیاوان ناسراوە بەڵام کە من ئەو خانمانەی کە ئەم جۆرە پیشانە بڵێ کاری لەسەر دەکەن بەڵام خانمێکی ئێرانیە دەستی کردو بە ئەنجامدانی ئەم جۆرە کارۆ کردێتی بە پیشەی خۆی و ئەڵێ هەرچەند کە هێز و توانایەکی زۆری دەوێت و لەگەڵیشە وردەکاری زۆریوە بەڵام ئەم توانیوێتی بەسەری دازاڵ بێت و کارەکانی بەباشی ئەکرێ ینی ئەو پیشانە بکرێت وەکو خۆت تۆ بڕات بۆ هەیە کە ناکرێت جیاب بکرێتەوە بڵێ نەمە پیشەی پیاوەمە پیشەیشنا هەندێک ئیش هەیە وایەنی بەڵام کە هێز و توانایەکی زۆری هەبێ بۆ قورساییەکە کە هەڵێگری ڕەنگە ئەوە لە توانای ژنەکانەوە بەڵام هەندێک ئیش هەیە کە وردەکاریە بۆ نە بە ئامێرێکەکرێ بە دڵنیایەوە خانمەکەشە توانێت دارتاشی زۆر قورسایانی بۆ یەکێکە بێت لەو بابەتانەی کە بۆ ژن خانمێک نەتوانێت بیکات بەڕێی من ئەتوانێت بیکا بۆ ناتوانێت لەبەرەوەی کە بە ئامێرێک بڕینەوەی هەشتێنجا هەندێک وردەکاری هەیە نەخشە و نیگارەکان ڕەنگە هەندێک جار خانمەکە ورتر بێ سەلیقی جوانتر بێ لە بابەتی
ڕازاندنەوەکە یاخود دروستکردنی نەخش و نیگارەکاندا چۆن پیاوان ئێستا کە کاری خەیاتیەکەن بەرەودری بۆ ژنانەکەن. درستە؟ ئەوەش پێچەوانەکەیەتی کە هەندێک پیشە هەیە کە ئێستا خانمان دەستیان پێ کردو و سەرکەوتوش بوو دیێنە با پێکۆ بینەریبین چیرۆکەکەی بزانی چۆنە. من قبلا دبیر ریاضی و فیزیک بودم تو دبیرستان و پیش دانشگاهی. بعد داستان نجار شدن من اونجا شروع شد که مدل لە قۆناغی ئامادەیە و مامۆستای بیرکاری فیزیا کارم دەکرد. چیرۆکەکەم وەکو دارتاشێک لەو کاتەوە دەستی پێکرد کە جارێک مێزێکی کۆمپیوتەرم لە ئینتەرنێت بینی. حەزم پێکرد بۆیە بڕیارمدا لە هەر شوێنێک هەبێت بیکڕم. لە هەموو فرۆشگاکاندا بەدوای داگەڕام بەڵام نەمتوانی بەدەستی بێنم. لەو ساتەدا بەبیرم داهات ناوەندێک هەبێت فێری کاری دارتاشیم بکات و خۆم بەرهەمی بهێنم. چونکە ئەو مێزم زۆر بەدڵ بوو. سەیرم کرد و پەیمانگای ڕاهێنانی ژنانم دۆزیەوە. ناوم تۆمار کرد بۆ خولێکی دارتاشی و ڕاهێنانم کرد بۆ 4 یان 5 مانگ و توانیم پێشکەوتن بەدەست بهێنم. نجاری دیدم تو آموزشگاه ولی اگه جایی که گذشت دیدم نه خیلی علاقم بیشتره به این کار و میتونم توش پیشرفت کنم. سختیش یه قسمتش برمیگرده به اینکه این کار بەشی سەختی ئەم کارە بۆ ژن ئەوەیە کە کارێکە هێزی زۆری پێویستە. کاری دەستیە و کارە قورسەکەی تریش ئەوەیە کە دەبێت قەدەغەکراوەکان تێبپەڕێنی. ئەوانەی دەور و بەرد و خێزانەکەت پێیان وایە ئەم کارە گونجاو نییە بۆ ژنێک و قورسە. پێویستە ئەو تابلێ بکێشیت و هەوڵ بدەیت گرنگی بۆ کەسانە نەدەیت کە باسی تۆ دەکەن و بڕیارت لەسەر دەدەن و هەوڵ بدای گوێت لە توانجەکانیان نەگریت. میشنوید اصلا اهمیت ندید بهش نشنیده بگیرید. اینم سختی ماجراست. لەو کاتەوەی ئینستاگرام قەدەغە کراوە پیشەکەم و زۆربەی پیشەی تر زیانیان بەرکەوتووە. منیش بێبەری نەبووم. بەڵام هەر چۆنێک بێت بەردەوام بووم لە کارکردن. دەبێت بەرەو پێشەوە بچین. لایک و کاردانەوەکان لە چیرۆک و پۆستەکانم کەمی کردووە. بینەرێکی کەمتری هەیە بەڵام ئەمە هێشتا بەردەوامین. پست‌ها ویوشون کمتر شده، مخاطبامون کمتر شده، ولی خب همچنان داریم ادامه میدیم.
دەچینە لای تەوەری دومی بەرنامەکەمان وەک لە سەرتاژ ئاماژەمان پێدا لەسەر وردەکاری وەرگرتنی خوێندکارانە لە خوێندنی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە ڕۆژی 29/2023 ڕایانگەیان کە پرۆسەی پێشکەشکردنی خوێندنی دیبلۆمەی باڵا و ماستەر و دکتۆرا لە ڕۆژی 2/4/2023 دەست پێ دەکات لە وەزارەتی خوێندنی باڵا تاوەکو 18/5/2023 کراوە دەبێت دواوا دێ بە وەرگرتنی داواکاریەکان. ژمارەی کورسیەکانی ئەم ساڵ ژمارەکە زۆرن 7614 کورسی خوێندنن 3312 کورسیان لە ماستەرە 1834 کورسیان لە خوێندنی دکتۆرایە 2308 کورسی لە دیبلۆمی باڵای یەک ساڵی ئەکادیمیە و لە دیبلۆمی باڵای دو ساڵی پزیشکیش 160 کورسی هەیە. جا ئەمڕۆ قسە لەسەر وردەکاریەکانی ئەو وەرگرتنی خوێندکارانە دەکەین لە ئەو خوێندنە جیاوازانەوە لە هەمان کاتیشدا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی تا چەندەم پرۆسەیە شەفاف دەبێت ژمارەی کورسیەکان بۆ ئەوەندە زۆرن بۆچی ینی ئامانجی وەزارەتی خوێندنی باڵا چییە؟ دەیەوێت ئەو بۆشایی هەیە لە ناو زانکۆکاندا دەیەوێت پڕی کاتەوە بەم خوێندی ماستەر و دکتۆرانە یاخود دەیانەوێت خوێندنی ناوپەروەەردە ناو فەرمانگەکان بەرەو باڵا بچێت زیاتر کەسانی ماستەر و دکتۆراش لە ناو ئەو شوێنانەدا بنجگە لە وەزارەتی خوێندنی باڵا. جا میوانێکمان هەیە ڕاستەوخۆ لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە هەولێرەوە لەگەڵمانایە بەڕێز کاک عەباس ئەکرەم وتەبێژی وەزارەتەکەیە. کاک عەباس بەیانیت باش و سپاس بۆ بەشداریکردنت. بەیانیتان باش، زۆر سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ سەتەلایتی گەلی کوردستان و سڵاو و ڕێزمان هەیە بۆ سەرجەمبینەران. سپاس دەکەین. کاک عەباس بە سەرەتا بە وردەکاری مەرجەکانی وەرگرتن لە هەرێکێک لەو خوێندنانە مەرجی تەمەنتان هەیە مەرجی نمرە ئەو بابەتانە چین کە داواکراون؟ بەڵێ زۆر سپاس دووبارە جارێکتر بۆ ئێوە. هەڵبەت وەک خۆتان ئاگادارن و نزیکن لە پرۆسەکەوە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بۆ ڕاگەیاندنی ڕاوندی دووەمی دەتوانم بڵێم توانەسازی نیشتیمانی لە ناوخۆی هەرێمی کوردستاندا ماوەیەکە سەرقاڵی ئامادەکردنی ڕێنمایەکان و مەرج و ڕێنمایە گشتیەکان و هەروها مەرج و ڕێنمایە تایبەتەکانە بۆ ئەوەی کەوە خولێکی تری توانەسازی نیشتیمانی بۆ پێگەیاندنی ڕۆڵەکانی وڵاتەکەمان چ لە ناوەندەکانی خوێندن چ لە ناوەندەزگاکانی حکوومەت چ لە دەرەوەی ئەم دوو شوێنە پێ بگەێنێت و بتوان بڕوانامەی بەرزتر یاخود بڕوانامەی خوێندنی باڵا بەدەست بێنن. لەو چوارچەوەیدا ئێمە پاڵپشت بە ڕێنمایی ژمارە 3 ساڵی 2022 کە پار ساڵ دەرچووە تەواوی مەرج و ڕێکارەکانی پێشکەشکردن و هەروەها ڕاگەیاندنی خولێکی نوێی خوێندنی باڵا لە ماستەر و دکتۆرا و دیبلۆمی باڵا تیادا خراوەتە ڕوو. دوای دەرکردنی ڕێنمایەکان وەزارەتی خوێندنی باڵا کۆبنەوەکانی درێژە پێدا بە سەرپەرشتی ڕاستەوخۆی خودی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بۆ ئەوەی کە ئامادەکاری تەواو بکرێ بۆ ڕاگەیاندنی خولێکی نوێ خولێک کەوا شەفافیەت و دادپەروەری و یەکسانی تێدا ڕەچاو بکرێ خولێکەوە دوور بێ لە دەستێوەردانی و دوور بێ لە لایەنگیری دوور بێ لە هەر زۆرە خڕوخاتێک کە ببێتە هۆی لە کەدارکردنی ئەم بابەتە. زۆر زار دەپرسرێت بۆچی ئەم خولە دوهاکەوت، بەڵام ئێمە ویستمان مەبەستی ئەم وەزارەت ئەوە بووکەوە خولێکی نوێی ڕاوندێکی نوێی توانەسازی نیشتیمانی کاتێک ڕادەگەێنێت بە شێوەیەک بێکەوە بتوانێت وەڵامدارەوەی تەواوی ویست و یاخود داواکاری پێشەشکاران بێ و لە هەمان کاتیشدا خولێک بێکەوە پێشەشکاران بتوانن دڵنیابن لە پرۆسەکە لە کۆی پرۆسەکە چ لە پێشەشکردن چ لە ئەنجامدانی تاقیکردنەوە چ لە ڕاگەیاندنی ئەنجامەکان و تانە لێدانەکان. ئەوە بوو لە کۆتایی ساڵی ڕابردوو و لە سەرەتای ئەم ساڵەوە تەواوی وردەکاریەکان هەر لە پلانی هەرێک لە زاکۆکان چەندین جار پلانی کۆلێژ و بەشەکان نێردران بۆ وەزارەت لە وەزارەت دیراسیان بۆ کراوە چەندین جار پلانەکان نێردرانەوە داوا کرا بە شێوەیەک پلانەکان دابڕێژێکەوە ڕەچاو یاخود لە بەرچاوی بارودۆخی هەموو چین و توێژەکان بکرێت چ ئەوانەی کە لە داموزەکانی حکوومەتن دایانەوێ خوێنی باڵا بخوێنن چ ئەوانەی لە دەرەوەی داموزەکانی حکوومەتن کە بە پارالێل توان بخوێنن چ ئەوانەشی لە ناو داموزەکانی حکوومەتن بە شێوەیەک پلانەکە ڕێک خرا
کە ڕێکدانەوەی خواست و ویستی تەواوی چین و توێژەکانی ناو کۆمەڵگە بێت تەنها پلانەکە ئەوە نەبێت تەنها یەک چین لی مستەفید بێت یان لی سودمە بێتن بەڵکو هەموو چین و توێژەکان بتوانن ڕێکدانەوەی هەمووی تیاابێ پێی قەبارەکانی خوان بە پێی توانەکانی خوان ڕەن بداتەوە دواتر سەرنجام پلانەکە پەسەندکرا دواتریش باڵپش بە مەرج و ڕێنمایەکانی وەرگرتن مەرج و ڕێنمایەکانی خوێندنی باڵا ماستەر دکتۆرا دیبلۆمی باڵا شیکرانەوە کاتەکانی دەستپێکردنی ڕاگەیاندنی و هەروەها کاتەکانی دەستپێکردنی تاقیکردنەوە دەستپێکردنی ساڵی نوێ دەستنیشان کرا و لە کۆبوونەوەکانیشدا دەتوانم ئاماژە بۆش کەم چەند کۆبوونەوەکی تایبەتیش کرا لەسەر ڕێکخستن و یەکخستنەوەی کری خوێندنی پارالێل لە هەرێک لە زانکۆکان بە شێوەیەک تایبەتمەندێتی بە زانکۆکان درراوە کە هەر زانکۆیەک بەپێی ئەو تایبەتمەندێکە خۆیەتی نرخەکان دیاریکران بۆ زانکۆکانی تریش بە هەمان شێوە بە شێوەیەک بێت کە نرخەکان ئەو نرخانە نەبێت کە بارگرانی زیاد بخاتە سەر ئاواز دواتر چی لەسەر وردەکاری نرخەکان و خوێندنی پارەڵیال بەڵام ئەوی کە مەبەستم بوو مەرجە وردەکان چین ینی بابەتەکە وردەکاریەکەی چیەکە کەسێک ئێستا بیاوێت پێشکەشی هەرێکێک لەو خوێندانە بکات بەڵام سەبارەت بە مەرجەکان ئێمە بۆ خوێندنی دیبلۆمی باڵا یەک ساڵی ئەکادمی بۆ ماستەر بۆ دکتۆرا هەرێکە و مەرجی تایبەت بەخۆی هەیە ئەگەر باس لە ماستەر بکەین زیاتری مەرجەکان ئەو مەرجانن کە لە خۆڕاوەندی دووەمی شەبوون و دەستکاری نەکراون بە زۆری بە تایبەتی بۆ نمونە مەرجە گرنگەکان ئەوەیە کە خوێندکار یاخود پێشەشکار پێویستە کۆنمرەی بە کالۆسی لە 6 کەمتر نەبێتن بۆ هەروەها بۆ نمونە خاڵەکانیش بۆ شێوەیە هەژمار دەکرێت بۆ نمونە ئەگەر 6 هەبێتن هیچ خاڵێک وەرناگرێت بۆ نمونە ئەگەر هەفتای هەبێت لە کۆنمرەی بە کالۆسەکەی ئەوە دەخاڵی بۆ هەژمار دەکرێت بۆ توانستی ئیمتحان یاخود تاقیکردنەوەی توانستی زانستی پێویستە پێشەشکار لە 15 بەسەرەوە بێنێت کە تاقیکردنەوەکە لەسەر سی دەکرێت پێویستە 15 بێنێ بە دەرچوو هەژمارە ئەگەر 15 هێنا هیچ خاڵێکی بۆ هەژمار ناکرێت بەڵام لە سەروی 15 هەر خاڵێک بێنێ بە خاڵ بۆ هەژمار دەکرێت و توانستی زمانی ئینگلیزی مەرجی پێشەشکردن نییە بەڵام مەرجی دەرچوونە لە خوێندنی ماستەر واتە هەر کەسێک ئەگەر هاتوو توانستی زمانی ئینگلیزی هەبوو بە پێی ئەو خشتەی کە وەزارەتی خوێندنی باڵا دیاری کردووە ئەوە خاڵ وەردەگرێتن بەڵام لە حاڵەتێکدا ئەگەر هەر کەسێک توانستی زمانی ئینگلیزیشی نەبوو بۆی هەیە داواکاری پێشەشکە بەڵام هیچ خاڵێک وەرناگرێتن بەڵام بەر لە تەواوبوونی 2 ساڵی پرۆسی خوێندنەکەی پێویستە توانستی زمانی ئینگلیزی لێچووی لە سەنتەرەکانی زانکۆکانی هەرێمی کوردستان بۆ شێوەیە کە داوا کراوە بەدەست بهێنێتن ئەمە خاڵی سێم خاڵی چوارەمیش ئەوەیە بۆ ئەو کەسانی کەوا لەسەر بڕوانامەی تۆفڵ و ئایلسەکە ئەگەر کەسێک پێشتر ئەو بڕوانامەی بەدەست هێنابێت بۆ ماوەی چەندێک دەتوانێت کاری پێ بکاتە تاو کاتێک کە داخوازی پێشکەش بکات بۆ خوێندنی ماستەر و دکتۆرا و دیبلۆمی باڵا بەڵێ ئێمە ئەو بڕوانامانەی کە داوامان کردووە هەرێک لە تۆفڵ ئایلتس PTE هەموو جۆرەکانی تر کە نێودوڵەتین و باوەڕپێکراون لە وەزارەتی خوێندنی باڵا بە خشتێک ڕوونمان کردوێتەوە کە ئەم بڕوانامانە ئەگەر بێت و لە هەر باڵێن ئاستێک بێتن ئەمەە نمرە وەردەگرێتن و ئەو بڕوانامانە پێویستە کە هەر کاتێک کە داواکاری پێشکەش دەکە بۆ وەزارەتی خوێندنی باڵا 3 ساڵ بەسەر بڕوانامەکان تێپەڕی نەکرد بێتن واتە نابێت لە 3 ساڵ زیاتر تێپەڕی کردبێ بۆ ئەوەی کە بیۆی داواکاری پێشکەش بکاتن بەڵکو ئەگەر تێپەڕی کردبێ پێویستە تاقیکردنەوەی چتر یاخود خولێکی بکات بۆ ئەوەی بتوانێت بڕوانامەی چتر بەدەست بێنێت ئەمە بۆ هەموو شێوازەکانی ڕاستە هەم بۆ کاگەباز ئەگەر کەسێک خۆی دەرچوی زمانی ئینگلیزی بێ یاخود وەرگێڕان ئەتوانێت یان بڵێ لەو توانستە نەجاتێ بێت یاخودەوە تا بێ بڕوانامەی هەر بەدەست بێنێ ئەنجا پێویستە هەر کەسێک کە داواکاری پێشکەش دەکە بڕوانامەکانی هەبێتن جا چ بڕوانامەی سنتەرەکانی زمان بێت و کە خولی بینیوە و تاقیکردنەوەی ئەنجام داوە چ بڕوانامەی نێودوڵەتیەکان بێتن پێویستە ئەو بڕوانامەی هەبێتن بەڵام ئەمە مەرج نییە بۆ پێشکەشکردن بەڵکو خاڵ پێوەردەگرێتن یعنی ئێمە نەمان کردوتە مەرج بەڵام هەر کەسێ ئەگەر هەشی بێ ئینگلیزیەکە ئەمە خاڵی زیاتر وەرگێ بۆ چونە پێشبڕچەی وەرگرتن بەڵام ئەگەر نەیبێتن بە هەمان شێوە دەچێتە پێشبڕچەی وەرگرتن بەڵام هیچ خاڵێک لە توانستی زمانی ئینگلیزی وەرناگرێتن ئەمە بۆ دکتۆراش هەم ڕاستە هەم بۆ دیبلۆمیش تایبەت بە ڕێنمایەکانی تریش تایبەت بە دیبلۆمی باڵا یەک ساڵی پێویستە ئەو کەسێک کە دیبلۆمی یەک ساڵی ئەکادمی دەخوێنێ کۆنمرەی لە 50 کەمتر نەبێتە دەرچوو بێتن و هەموو لە سەروی 50 هەر کەسێک بێ کۆنمرەی بەرز بکاتەوە دەتوانێت دیبلۆمی باڵا یەک ساڵی ئەکادمی بخوێنێت و داواکاری پێشکەش بکات بۆ ئەوەی وەربگیرێت و کۆنمرەی خۆی ئامانجی سەرەکی لە دیبلۆمی باڵا یەک ساڵی ئەکادمی ئەوەیە کە کۆنمرەی بە کالۆریۆس بەرز بکرێتەوە بۆ منە خوێندکارێک کۆنمرەی لە خوار 60 ناتوانین داواکاری بۆ ماستەر پێشکەش بکە دەتوانێت بە دیبلۆمی باڵا یەک ساڵی ئەکادمی بە 1 ساڵ خوێندن لە پسپۆڕەکەی خۆی لە زانکۆکان ئەم کۆنمرەیە بەرز بکاتەوە بتوانێت داواکاری بۆ خوێندنی باکالۆریۆس بۆ خوێندنی ماستەر پێشکەش بکات بۆ نمونە ئێمە زۆر جار هەبووە
خوێنکارمان هەبووە 65 هەبووە بەڵام چوە لە دیبلۆمی باڵای ساڵی ئەکادمی خوێندوێتی ئەڵێ من تمۆحم ئەوەیە کە کۆنمرەکەم زیاتر لە 65 بەرزکەمەوە بۆ ئەوی بتوانم کەوا پێشبڕچی وەرگتم لە خوێندنی ماستەر ئاسانتر بێتن واتە ئەم شێوازانە شەیە دکتۆرەش بە هەمان شێوە بڵێ یەک خاڵی تر هەیە تا چەند زمانی شەفافێتی ئەم بابەتە دەدەن ینی دواتر ئەو خوێنکارانەی کە وەردەگیرێن یا و پێشکەشکارانەی کە وەردەگیرێن داتابەیسێکەیە بە وردی بڵاوی ئەکەنەوە کە لەسەر ئەم ئەساسەیە ڕێبین وەنو وەرنەگیراوە بەڵام ئاباس وەرگیراوە لەسەر ئەو بنەمایە بڵێ دەست خۆش بۆ پرسیارەکە زۆر گرنگە دێمە سەرم پرسیارە بەس یەک چەند چرکەیەکم پێویست بۆ خوێندی دیبلۆمی باڵایەک ساڵی ئەکادمی بۆ ماستەر بۆ دکتۆرا بۆی لەسەی تێپەڕ نەبین هەر کەسێک فەرمانبەر پێدامدەزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان مەرجە لاری نەبوونی هەبێتن لایەن فەرمانکەی خۆی کاتێک داواکاری پێشکەش دەکا کە لاری نەبوونی هەبوو دوای ئەوەی کە ناوی دەردەچێتن مۆڵەتی خوێندن وەردەگرێت بێ لاری نەبوون ناتوانێت داواکاری لێ وەرناگیری یە خۆت پێشکەش ناکاتن سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت بەڕاستی ئەم بابەتە زۆر بابەتێکی گرنگە من دەتوانم بڵێم هۆی وردی وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی و بە تایبەتیش ئەگەر باسی بکەین وەزیری خوێندنی باڵا دکتۆر ئارام زۆر بە وردی ینی لەسەر ئەم بابەتە گفتوگۆی کردووە زۆر هاتوتە ناو دیتێڵەوە زۆر هاتوتە ناو بابەتەکانەوە کە ئەمە دەستەبەر بکرێ و ئێمە لە ڕاوندی ڕابردوو ئەمە هەم دروشمی ئێمە بوو لەم ڕاوندێش هەم دروشمی سەرەکی ئێمەیە هیچ پرۆسەیەک لە دنیادا بێکەم و کوڕی نابێ بەڵام ئێمە نامانەوێت پرۆسەیە پێشکەش بکەین کەم و کوڕیشی هەیە کارێک لە تاقیکردنەوەیەک گلەیەک یاخۆت زۆرێک ناڕزایی هەبێ بەڵام ئێمە وامان کردووە کە ئەم ناڕزانە بە شێوازێک بێتن کە لە کاتی پێداچوونەوەشدا ئەو پەڕی دڵنیایی بۆ ئەم کەسە دەستە شەفافێت مەبەستمان چی لە شەفافێت لە پرۆسەکەدا واتە کاتێک کە ئێمە پرۆسەکە ڕادەگەینین ژمارەی کورسەکان ڕادەگەینین هیچ کورسێک بۆ هیچ کەسێک نییە بەڵکو بۆ هەموو کەسێکە کە داواکاری پێشکەشەکە ئەمە خاڵێک کاتێک کە تاقیکردنەوەی توانستی زانستی ئەنجامەدرێتن تاقیکردنەوە بۆ یەک کەس نییە بۆ هەمووانە وەک یەک و نابێت هیچ کەسێک هەڵاوێر بکرێت یاخودی سنایی بۆ بکرێتن و بەدەر لە تاقیکردنەوە و نابێت هیچ کەسێک ئێمە لە ڕابردوودا زۆرجار هەبوو نامەکانمان بەدەست دەگەی یاخود گلەی هەبوو لە شوێنێک بابەتێک بەدەواسوونی تەواومان دەکرد ڕەنگە زۆرجار هەبووە زۆر شت باس دەکرێت بەڵام ڕەنگە وان نەبێتن بۆ نمونە سندوقی سکاڵاتان داناوە بەڵێ ئێمە ئێستا لە قۆناغی پێشکەشکردنین پرۆسەیەک هەموو کەسێک ئەتوان بچێتە ناویەوە هیچ کێشەیەکی نییەوە ڕێگری لە هیچ کەسێک ناکرێتن ئەمە خاڵێکم لە خاڵی دووەم کاتێک کە تاقیکردنەوەی توانستی زانستی ئەنجام ئەدرێتن دوای ڕاگەیانی ئەنجامەکان ئێمە یەکسەر دەرگای سکاڵا ڕاتەکەێنین وە سکاڵاکان من لە خۆلی ڕابردووە لەم خۆلەش دڵنیاییمانداوە یەک بەیەک سکاڵاکان هەمووی پێداچنەوەی بۆ ئەکرێ و هەموو سکاڵاکان دەخرێتە بەردەم لیژنەی تایبەتمەند لە زانکۆکان خوان کە لیژنەی خۆیان هەیە دواتریش هەر سکاڵەیە کە بەرز بکرێتەوە بۆ وەزارەت لە وەزارەتەوە بە دواتچنی بۆ دەکرێتن و دڵنیایی دەدەین بە پێشکەشکاران کە ئێمە دەمانوێت ئەو پەڕی دادپەروەری و یەکسانیشی هێتابێتن بەڕاستی یعنی نامانوێت جیاوازی هەبێت لە نێوان ئەیوبی لە نێوان ئەلفوبا هیچ جیاوازێکە بە هیچ شوێک هەر کەسێک کە توانای هەیە بە پێی خاڵەکانی خۆی دەچێتە پێشبڕچێ وەرگرتنەوە هیچ کەسێ ناتوانانی خاڵیەکێکی تر بە یان خاڵێک لە کەسێک کەم کاتەوە لە بەرامبەرەوەی خاڵی کاتن ئەمانە ئەوە خۆت ئاماژت پێدا ینی ڕێژەی وەرگرتنەکە زۆرە نزیکەی 7000 خوێنکار یا پێشکەشکار دەتانەوێت وەربگرن ئامانجی وەزارەتی خوێندنی باڵا لەم بابەتە چییە؟ فەراغدان هەیە لە ناو زانکۆکان دەتانوێت پڕی بکەنەوە بە خوێندنی ماستەر و دوکتۆرا یان دەتانەوێت ئەوانەی کادیری پەروەردەن یا فەرمانبەرن لە فەرمانگەکان ئەوانش ئاسێکی باڵیان هەبێ و کەسانی ماستەر و دوکتۆرامان لە ناو وەزارەتی پەروەردە و وەزارەتەکانی تریشا زۆر ببێت. بڵێ بۆ ئەم بابەتە بەڕاستی من دەمێت یەک بابەتێک ڕوونکەمەوە لەسەری کە ئێمە ڕادەگەین 7000 ئەوەندە ڕاستە ژماری کورسەکان بە هەر سێ پرۆسەکەەوە 84 پرۆسەکەەوە ماستەر و دکتۆرا و دبلۆمی باڵای 1 ساڵە و دبلۆمی 2 ساڵەی پزیشکی کلینیکی 7000 و ئەم ڕێژەیە بەڵام ئەگەر ئێمە سەیری ماستەر و دکتۆرا بکەین 5000 بەشێک دەکەواتە 1834 لەگەڵ 3312 کورسیە واتە کۆی ماستەر و دکتۆرا ناگاتە ئەم ڕێژەیە واتە ئەبێ ئێمە جیاب بکەینەوە کە کردنەوەی ماستەر و دکتۆرا ڕێژەکەی لە 5000 بەسەرەوەیە بەڵام ئەوەی کە 2000 زیاتر 2 ساڵی پزیشکی کلینیکی دیاری کراوە ئەمە دەتوانین بڵین بەشێکی جیاوازە
بۆ ئەو کەسانەیە کە کۆنمرەیان نزمە دەیانەوێت کۆنمرەکانیان بەرز بکەنەوە واتە کۆنمرەکانیان پێش بخەن ئەمە خاڵی دووەم سەبارەت بە بابەتی کردنەوەی ئەم ژمارەی کە ڕاگەندرەوە بەڕاستی ئێمە ئەگەر ڕوونی کەینەوە بۆ ئێوە بۆ هەموو بینەرانیش ئێمە سێ زۆر بازنەی پێشەشکردنمان هەیە بازنەیەکمان هەیە بۆ خودی دامودەزەکانی وەزارەتی خوێنی باڵا و توێژنەوەی زانستی و زانکۆکانە کە ئەمانە دەستنە لەوێ دەستنەوە پێشبڕچەی وەرگرتنەوە و کە لە ناو دامودەزەکانی خوێنی باڵا فەرمانبەرن یاخود معیدنیان هەر بابەتێکی تر بازنەی دووەمان ئەوەیە بۆ دامودەزەکانی حکومەتی هەرێمی کوردستانە زۆرجار حکومەتی هەرێمی کوردستان پێویستی بە کادر دەبێت پێگانی کادر دەبێت لە بوارێک لە پسپۆڕێک کەمە پێویستی بەوەی خوێنی باڵا بخوێنێ ماستەر بێت دکتۆرا بێ زیاتریش بێت باسنی سێمان کە بریتێ لە تەواوی ئەو فێرخوازانەی کە لە دەروی ئەو دوو دامودەستگایان دەتوان بە پاڕە لێ داواکاری پێشەشکان ئەگەر ئێمە سەیری کورسەکان بکەین سەیری کورسەکانی خوێنی باڵا بکەین کورسەکانی دامودەستەکانی حکومەت بکەین کورسەکانی پاڕەلێ بکەین کۆی کورسەکان هەم ماستەر هەم دکتۆرا دابەش کراوە بەسەر ئەم سێ سێکتەرەدا واتە لەسەر ئەم سێ سێکتەرەدا دیسان کورسەکان جارێکی تر کەمە بێتەوە بۆ نمونە ئەگەر بەشێک بۆ نمونە بەشی چیمیا با بڵین لە کۆلێژی زانست یان لە فاکەڵتی زانست بۆ نمونە 15 کورسی ڕاگەاند و ئەم 15 کورسیە دابەشە بێ بەسەر سێ ئاستا بۆ ناو زانکۆ خۆی بۆ کۆلێژ بۆ دامودەزەکانی حکومت و بەشەکەی تریشی بۆ بۆ خەڵک کە لە دەرەوەی ئەمە دەتوانێت داواکاری پێشکەش بکات. ئەگەر کەسێک دانیشتووی هەرێمی کوردستان نەبێ یاخود ئەوە تا دانیشتووی عێراق نەبێ یان ڕەگەزنامەی عێراقی نەبێ ئەتوانێت داواکاری پێشکەش کات؟ بڵێ تایبەت بەم بابەتە من ئێستا دێمە سەری بەزێ خاڵی وردم خاڵی بچووک مابوولەوەی پرسیاری ڕابردوو بۆ یەکە کورسەکان دابەشەکرێ لە کورسەکان دابەشەکرێ تۆزێک ڕێژەکە کەمە بێتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە ئەو پلانی ئێمە بۆ ئێمە دەمانەوێت فێرخوازانی ئێمە لە هەرێمی کوردستان کوڕ و کچی ئەم وڵاتە لەناو خۆی هەرێمی کوردستان بتوانن درێژە بە خوێندی باڵا بدەن چیتر ناڵین ڕێگە بگرین بەڵام ئەم ڕێژەیە کەم بکەینەوە کە ڕۆژانە خەڵک ئەڕۆ بۆ دەروی وڵات لە زۆر جار هەیە لە زانکۆکان ئاسیان نزمەکە دەخوێنن بەڵام لەناو خۆی هەرێمی کوردستان بە کواڵەتی هەرێمی کوردستان بە پێ و توانای ناوخۆیی بتوانن پێ بگەندرێ و لە هەمان کاتیشدا بەشێکی ئەمە ڕاستە ئێمە زانکۆکانیش بەشێکیان پێویستیان بە پێگەیانی کادری تازە هەیە ئێمە ڕۆژانە مامۆستانی زانکۆ خانشین دەکرێن ڕۆژانە هەیە گواستنەوە دەکاتن هەیە بەشێک لەوانێک کە کۆچی دوای دەکەن بۆی ئەمانش پێداویستیەکەن و لە هەمان کاتیشدا خەڵکیش لە دەرەوەی حکوومەت و زانکۆکان پێویستی بەوەیەکەوە درێژە بخوێندن بداتن بخوێنێتن بۆی ئێمە ڕێگەی بۆ خۆش بکەین بتوانێت ناوخۆی هەرێمی کوردستانیش درێژە بخوێندن بدات چکە من ئێستا ئەگەر بێت و بەراوردی ئاسی زانکۆکانی هەرێمی کوردستان بکەم ئێستا لەگەڵ 10 ساڵ 5 پێشوو بەراوکەین ئاسەکە زۆر جیاوازە ئێمە ئەگەر سەی ڕانکینگەکانی یاخود ڕێزبەندی نیشتیمانی زانکۆکانی جیهان بکەین کە 6 مانگزارێک وێبسایتە ڕسمیەکان بڵاوەکەین و ئاسی زانکۆکانی کوردستان بەردەوام لە پێشکەوتندایە ئێمە بە بەراورد بە 5 ساڵی ڕابردوو لە پێشکەوتندا بووینە بۆیە خەڵکیش دەیەوێت یاخود دەیەوێت لە ناوخۆی هەرێمی کوردستان بخوێنێت و داواکاری پێشکەش بکات بۆ ئەوەی کەەوە بتوانێت درێژە بە خوێندنی باڵا چ ماستەر چ دکتۆرا بکاتن سەبارەت بە بەو کەسانی کەەوە لە دەرەوەی خەڵکی هەرێمی کوردستان یاخود ناوچەکانی تری هەرێمی کوردستانن دەیانەوێت یاخود درێژە بە خوێندن بدەن یاخود بۆ نمونە ئەم بکەن من ئەمە بە دوو خاڵ زیاد دەکەمەوە خاڵێک تر خاڵێکیان ئەوەیە کە ئێمە ڕێگەمان داوە لە دەرەوەی ناوچەکانی تری هەرێمی کوردستانیش بۆ منە بە تایبەتی کەرکووک خەڵک بێ بخوێنێ دەتوانێت داواکاری پێشکەش بکاتن بچێتە پێشبڕچێوە و بتوانێت وەربگیرێەوە بە تایبەتیش بۆ کە زانکۆی کەرکووک بۆ زانکۆی کەرکووک ئێمە هەموو ئەوانەی کە داواکاری پێشکەش دەکەن لەوێ خوێندنەکان بەپێی فەرمانی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دوای ئەوەی کە ناوەکانیان دەردەچێت و دەبنە کاندیدی سەرەکی خوێندنەکان دەکرێت بە خۆڕایی ئەمە ژۆکۆ پاڵپشتێک بۆ خوێندکاران و فێرخوازانی کەرکووک و ناوچەکانە بۆ ئەوەی کەەوە بتوانین کادیر پێ بگەین لە زانکۆکانی هەرێمی کوردستان بۆی خزمەت بە زانکۆی شارەکەی خۆیان و بە دەرۆشکن بە هەمان شێوە بۆ خەڵکی تریژە دەرەوە دەتوانین داواکاری پێشکەشکە پێی مەرجۆ ڕێنمایەکانی کە دیاری کراوە بەپێی ئەو مەرجەی کە هەیە دەتوانێت داواکاری پێشکەشکە ئێمە لە ڕابردوو بڵێ ئەگەر کەسێک بڵێ دەرچووی پەیمانگا بێت یاخود زانکۆ بێت بەشێکی تەواو کرد بێ بەڵام ئێستا ئەو بەشە بوونی نەما بێت ئایا ئەتوانێت داواکاری پێشکەشکە گەر داواکاری پێشکەشکە بۆ چ بەشێکی پێشکەشەکە؟ بڵێ بەپێی مەرجەکانی پێشکەشکردن پێویستە هەر کەسێک کە داواکاری پێشکەش دەکات لە پسپۆرەکەی خۆی داواکاری پێشکەش بکە نابێت پسپۆرەکەی بگۆڕێتن بڵێ من زۆر جار هەیە ئەم حاڵەتە هەبووە لای ئێمە کەسێک هاتووە کە وتێتی ئەم بەشەی من ئێستا تعلیق کراوە یاخود ڕاگیراوە یاخود بۆ نمونە نەکەن نەماوێ بەشەیە ڕەنگە کورسی ڕانەگەێنێتن ئەی ئەم بەڕێزە چ بکە ئێمە ڕەتدەرگەمان کردوتەوە بۆ هەموو فێرخوازان دەتوانن لە هەر زانکۆیەک
لە هەر کۆلێژێک لە هەر بەشێک بێ داواکاری پێش مەرج نییە لە شارەکەی خۆی دابێت بۆ من ئەم بەشە لێرە داخرا بەڵام لە زانکۆیەکی تر هەیە لە کۆلێژێکی تر هەیە لە شارێکی تر هەیە یعنی زۆر جار هەبووە خوێنکار لە هەولێر بۆ نمونە داواکاری پێشکەش دەکات لە سلێمانی هیچ جیاوازیەکی نییە بۆ چونکە هەم پێشکەشکردنە ئەگەر فەرمانبەر بێ هەم فەرمانبەرە چێتە ناو بازنەی فەرمانبەری ئەگەر بە پارالێل بێ هەموو پارالێلە دەتوانێت داواکاری خۆی پێشکەشکەواتە ئەگەر بەشێک لە شارێک کاک عەباس لەبەر کات ببوورە هەندێک پرسیارمان ناوە بۆی بە خێرایی لێت بکەین تایبەتمەندی دەکرێت بۆ کەسوکاری شەیدان و ئەنفال کراوان و تایبەتمەندیەکیشتان هەیە بۆ فەرمانبەران و ئەوانەی کە بڵێ موعیدەکانی ناو وەزارەتی خوێندنی باڵایانی جیانەکەنەوە خاڵیان زیاتر ئەمان وەک لە فەرمانبەران و مامۆستایانی وەزارەتی پەروەردە بەڵێ کاک ڕێبین هیچ کەسێک دیان ناکرێتەوە لە پێدانی خاڵ هیچ کەسێک خاڵ هەموو بۆکێکە بەڵام بۆ کەسوکاری پلەیەکی شەهید و ئەنفال کراوان دەتوانم بە خۆشحاڵی و ئەمە ڕابکەینی و پێشتیش ڕاماگەیاندووە ئەم وەکو مژدەیەک بێ بۆ سەرجەم کەسوکاری پلەیەکی شەهید و ئەنفال کراوان دەتوانن داواکاری پێشکەش بکەن و دەتوانن لە تاقی بەس تەنها لە تاقیکردنەوەی توانستی زانستی دەربچن ئەمە کورسی تایبەتیان بۆ تەرخان کراوە و ناویان دەستە ناو وەرگرتنەوە ینی خاڵبەندی بۆ ئەوان ناکرێت بەڵێ خاڵبەندیان بۆ ناکرێت تەنها لە تاقیکردنەوەی توانستی زانستی بە مەرجە لە تاقیکردنەوەی توانستی زانستی دەربچی ئەو بەڕێزە ئەگەر بات و کوڕی شەهید یان کچی شەهید پێویستە تاقیکردنەوە کە ئەنجام بدات بەڵام کەسوکاری پلەیەکی کاک عەباسەوە بەڵێ پلەیەکی شەهید و ئەنفال کراو ئەم تایبەتمەندی پێدراوە تەنها لە تاقیکردنەوەی توانستی زانستی دەربچێتن ئەوە بە وەرگیرا و هەژمار دەکرێتن لەلای ئێمە وەزارەتی خوێندنی باڵا و کورسی واتە بۆ تەرخان کراوە بە تایبەتە بۆ هەر کەسێک چەند لە هەر بەشێک چەند کەسە بێتن کە داواکاری پێشکەش بکە کە سوکاری پلەیەکی شەهید بێ ئەمە بە وەرگیرا و هەژمار دەکرێت بەڵام بە مەرجێک تاقیکردنەوەکە دەربچێت بەڵام بەڵێ ئەگەر بۆ هەر بەشێک لەو بەشانە یان بۆ هەر ئاستێک لەو ئاستانە ئەگەر تەنها یەک خوێندکار وەربگیرایان لە یەک خوێندکار ناوی هاتەوە ئەو کاتە چی ئەبێت ئاسایی دەسەکا بە خوێندنی خۆی یاخود ئەوە تا گرفتی بۆ دروستە بێت چی ئەبێت لەو حاڵەتەیە بەڵێ ئێمە لە ڕابردوش ئەم ئەزمونەمان هەبووە زۆر جار هەبوو لە بەشێک یەک کەس ناوی دەرچەوە یەک کەس بۆتە کاندیدی سەرەکی وەرگیراوە بە هیچ شێوەیەک ئەمە مافی نافەوتێ بەڕاستی ینی بڵێ بۆ نمونە دەوام نەکەیان ئەوە بەڵام چەند حاڵەتێکمان هەیە زۆر جار هەبووە تەنها لە بەشێک یەک کەس هەبووە ئێمە یان دواخستنمان بۆی کردووە بۆ ڕاوەندی دواتر دەست بە پرۆسی خوێندن بکە یان دەستی بە پرۆسی خوێندن کردووە بۆ نمونە دوو کەسێکتر لە زانکۆیەکتر بۆی هاتووە بە نەقل یان ئەو بە نەقل ئەچێ بۆ زانکۆیەکتر دەست بە پرۆسی خوێندەکە بەڵام گرنگترینشت ئەوەیە کە مافی نافەوتێ ئەم بەڕێزەی کە وەرگیراوە بە وەرگیرا و هەژمار دەکات کۆتا پرسیام ئەگەر خۆش شتێکت ما بێ کاک عەباس وردەکاریەکی بۆ نمونە ئەم ژمارەی کە ڕاتان گەیاندووە لە خوێندنە جیاوازەکان جاکراوەتەوە بە پێی پسپۆریەکان ئەوە لە ناو زانکۆکان هەیە بۆ نمونە وەکوتت بەشی کیمیا یان بۆ نەپزیشکی یان دازیاری ئەمانە دەبێت سەردانی زانکۆکان کەی چەند کورسیتان خاکراوە بۆ ئەو بەشانە و ئەگەر خۆش شتێکت ما بێ لە کۆتایەوە بەڵێ زۆر بابەتێکی گرینگە ڕۆژانە پرسیار لە ئێمە دەکرێتەوە لە ستافی وەزارەتیش ئێمە پلانمان پەسەند کردووە بۆ هەر کۆلێژێک بۆ هەر بەشێک بۆ هەر زانکۆیەک مناقەشە و گفتوگۆی وردی کراوە پەسەند کراوە نێردراوەتەوە بۆ زانکۆکان هەر کەسێک بۆ نمونە کە دەچێتە ئەو بەشەی باسمان کرد بەشی کیمیا ئەڕۆ بۆ ئەم بەشە ئەچێتە لای بەڕێزەکە کە داوا دەکە کە داواکاری پێشکەشکە لە بەشی کیمیا پێی دەڵێت تۆ ئەمە نەکورسیت هەیە بۆ نمونە لە پارالێل ئەمەندە بۆ زانکۆ ئەوەندەش بۆ حکوومەت و داوامدەزەکانی حکوومەت تەرخان کراوە واتە هەر پێشکەشکارێک لە بەشەکەی کە داواکاری پێشکەش دەکاتن لەوێ دەزانی ژمارەی کورسەکان چەندە ینی وە لە هەمان کاتیشدا ئێمە هەموو زانکۆکانیشمان داوامان لێکردون و ئێستاش ئەگەر سەیری سەر وێبسایتی فەرمی زانکۆکان بکەیت پیجی فەرمیان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سیر بکەیت هەمویان پلانی هەرێک لە زانکۆکانی خۆیان بڵاو کردوێتەوە بۆ نە بۆ هەر بەشێک چەند کورسیانەیە چەندی بە پارالێل چەندی بۆ ناوخۆیە چەندی بۆ دامزرەکانی حکوومەتە لەوێوە پێشکەشکار بەرچاوی ڕوون دەبێ کە ئاخۆ داواکاری لە کام مافی هەیە لە کام شوێن چەند شوێن پێشکەش بکە و لە کامیان پێشکەشی بکە یاخود بۆ نە زۆر جار هەبووە فێرخواست هەبووەکەوە سەیری کورسەکانی لە شارێک کردووە لە زانکۆیە کردووە کەم بووە چوە بۆ زانکۆیەکی تر نۆرمەڵە ئەمە دەتوانێت داواکاری پێشکە خاڵێکی گرنگ کەما من دەمێت ئاماژە پێ بکەم ئەوەیە کە هەموو دەرچوانی زانکۆکانی تایبەت واتە ناحکومی لە هەرێمی کوردستان ئەهلیەکان ئەوانش بە هەمان شێوەی دەرچوانی زانکۆ حکومیەکان دەتوانن زانکۆ حکومیەکان داواکاری پێشکەشکان بۆ وەرگرتنیاواتە ئێمە پرۆسی خوێندنی باڵامان لە زانکۆ تایبەتەکان نییە
بەڵام دەرچوانی زانکۆی تایبەتەکان دەتوانن لە زانکۆ حکومیەکان بە هەمان شێوەی دەرچوانی زانکۆ حکومیەکان داواکاری پێشکەشکردن لەسنە چێبڕچێ وەرگرتنەوە بە هەمان مەرج و ڕێنمایەکانی کە بۆ خوێندکارانی هەرێمی کوردستان بۆ تەواوی خوێندکارانی تر دەستنیشان کراوە. دەستخۆش. زۆر سپاس. سپاس بەڕێز کاک ئەباسەکرم وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی سپاس دەکەین کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە دیوانی وەزارەت لە هەولێری پایتەختەوە لەگەڵمانە بوویت. زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت. زۆر سپاس کاکەبات. تەواوی بەرگۆ بابەتەکانمان پێشکەش کردن بۆ هیوایی کە سوودێکتان لێبینی بێت و وەڵامی ئەو پرسیارانی کە لاتان دروست و بێ وەڵامەکانمان بۆ وەرگرتە بێتن کاتێکی خۆش بۆ گشتدایەکتان خواتان لەگەڵ. کاتتان بەخێر.